ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێز هاتوومەتەوە خزمەت ئێوەی خۆشەویست و چەند بابەتێکمان ئامادە کردووە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بە ناونیشانی لە نێوان دروشم و ڕاستیدا. ئایا بەرنامەی دەخاڵی مریەم ڕەجەوی ڕزگاری مرۆڤە؟ ئەم بابەتە لەلایەن توانە محەممەد نووری ئامادەکراوە. دیدگایەکی مرۆڤ دۆستی و ئازادی خوازانە. بەرنامەی دەخاڵی مریەم ڕەجەوی تەنها بەرگێکی جوانە بۆ شاردنەوەی ناوەڕۆکێکی دەسەڵات خواست. لێرەدا هەندێک خەڵی بە کورتی هەڵدەسەنگێنم واتەمە نووسەرەکەی ئەم بابەتە ئەو قساکات. لە چەند خاڵێکدا جاکردنەوەی ئاین لە دەوڵەت. بەرنامەکە دەڵێت ئاین لە دەوڵەت جیا دەکەینەوە، بەڵام ڕێکخراوی موجاهیدینی خەڵق خۆی لەسەر بنەمای ئاین دروست بووە. ئەمە وەک ئەوە وایە تەنها ماسکێکی تر لەسەر هەمان دەموچاودا بنیت. ناتوانی با بیرکردنەوە و ئامڕازێکی ئاینی کۆتایی بەدەسەڵاتی ئاینی بهێنیت. بۆ ئەوەی کۆمەڵگا بەڕاستی ئازاد بێت، دەبێت سیستەمەکە بە تەواوی لە هەر جۆرە دەستێوەردانێکی ئاینی پاک بکرێتەوە، نەک تەنها ناوەکەی بگۆڕدرێت. خاڵێکی ترواتە خاڵی دووەم، مافی کورد و تەڵەی ئۆتۆنۆمی. سەبارەت بە کوردستان، بەرنامەی مریەم ڕەجەوی بە بەستنەوەی ئۆتۆنۆمی بە مەرجی یەکبارچەی خاکی ئێران ئازادی کورد دەخاتە ناو قاڵبێکی سنووردارەوە، چونکە مافی ڕاستەقینە ئەوەیە کە خەڵکی کوردستان خۆیان لە ڕیفراندۆمێکی ئازاددا بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن، نەک ئەوەی دەسەڵاتێکی ناوەندی لە تارانەوە سنووری ئازادیەکەیان بۆ بکێشێ. ئەم مەرجە پێشوەختەیە دەیسەلمێنێت کە ئەم ڕێکخراوە وەک هێزێکی ناسیۆنالیستی ئێرانی تەنها دەیەوێت بە بەرگێکی نوێوە درێژە بە باڵەدەستی ناوەند بدات و لە جیاتی ڕزگاری ڕاستەقینە دووبارە بە پێویستی خۆی بەسەر کوردستاندا زاڵ بێتەوە. خاڵی سێیەم، ژن و یەکسانی. هەرچەندە بەرنامەکە باس لە یەکسانی ژن و پیاو دەکات، بەڵام لە ڕاستیدا لە ناوخۆی ئەم ڕێکخراوەدا ژنان ئازادیەکی تەواویان نییە و دەبێت پۆشاکی دیاریکراو بپۆشن و ژیانی تایبەتیان لەژێر چاودێریدایە. بۆیە لە دیدگایەکی ئازادی خوازانەوە ئەستەمە متمانە بە هێزێک بکرێت کە نەیتوانی بێت لە ناوخۆی خۆیدا ئازادی بۆ ژنان دابین بکات، کەچی بەڵێنی ئازادی بە هەموو ژنانی وڵاتیش دەدات. چونکە ناتواندرێت باوەڕ بەوە بکرێت کە ئەوان ببنە پارێزەری مافی ژنان کاتێک لە ناوخۆی خۆیاندا مۆدێلێکی وا داخرا و بێ ئازادی پەیڕەو دەکەن. خاڵی چوارەم، ئابووری و چەوسانەوەی کرێکار. بەرنامەکەی مەریەم ڕەجەوی باز لە ئابووری بازار دەکات. لە دیدگایەکی ئازادی خوازی و مرۆڤ دۆستانەوە ئەمە واتە بەردەوامبوونی هەمان سیستەمی سەرمایەداری کە تیدا دەوڵەمەندتر دەبێت و هەژاریش هەژارتر دەبێت. ئەم بەرنامەیە هیچ پلانێکی ڕادیکاڵی بۆ نەهێشتنی جیاوازی چینایەتی و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ کرێکاران و زەحمەتکێشان تێدا نییە. دیموکراسی و ئازادی سیاسی ئەم ڕێکخراوە لەسەر بنەمای گوێڕایەڵی ڕەها بۆ ڕێبەر دروست بووە. سیستەمێکی فەرماندەیی و سەربازی زۆر قورسە متمانە بە ڕێکخراوێ بکرێت کە لە ناوخۆیدا ڕێگە بە هیچ ڕەخنە و هەندێک بڵێن دەنگێکی جیاواز نەداوە و کەچی بڵێت لە داهاتوودا ئازادی بۆ پارتە سیاسیەکانیش دابین دەکەم. ئایا دەکرێت متمانیان پێ بکرێت؟ بێگومان نەخێر، چونکە ئەوان وەکو بەدیلێکی مرۆیی نابینرێن، بەڵکو تەنها وەک کێبڕکێکارێکی دەسەڵات دەبینرێن. پشبەستنیان بە هێزە دەرەکیەکان ئەمریکا و وڵاتانی تر نیشانەیەوەیە کە دواتر دەبێت جێبەجێکاری ئەجێندای ئەوان بن، نەگویستی خەڵک. مێژوویەم ڕێکخراوە و تێوەگلانیان لە چەندین شەڕ و ململانەی گوماناوی وای کردووە کە خەڵکێکی زۆر بە گومانەوە سەیری هەر بەڵێنێکیان بکەن. کورتەی مەبەست ئەم بەرنامەیە زیاتر بۆ ڕازاندنەوەی وێنەی ڕێکخراوەکەیە لە دەرەوە، نەک بۆ گۆڕانکاریەکی ڕاستەقینە کە تێیدا خوێندکار، کرێکار، ژن و نەتەوە ستەم لێکراوەکان وەکو کورد بگەنە ئازادی تەواو. بابەتێکی ترمان کە بۆمان ئامادەکردوون ناونیشانەکەی بەم جۆرەیە: جەنگی ئیسرائیل، ئەمریکا و ئێران کە لەلایەن ئەحمەد دەروێشەوە ئامادەکراوە. هەڵکەوتەی شوێنی جوگرافی کەنداو و هەبوونی سامانێکی زەبەلاحی نەوت و گاز بە جۆرێک کە خاوەنی پتر لە نیوەی یەدەگی نەوتە لە جیهاندا و لە ئێستاشدا بە ڕێژەی لە 32 بۆ لە 33 بەشداری دەکات لە بەرهەمهێنانی وزەی جیهانیدا. هەموو ئەمانە بوونەتە جێی تەماح و داڕشتنەوەی استراتیژی و جیۆسیاسی و نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ. گرنگترین وڵاتە
بەرهەمهێنەکانیش بریتین لە سعودیا، ئێران، عێراق، ئیمارات، کوێیت، قەتەر، کەندا و لە 4 دەی ڕابردوودا 4 گەورەترین جەنگی بەخۆیەوە دیوە. جەنگی یەکەمی کەنداویش 1970 تا 1970، جەنگی دووهەمی کەنداو لە ساڵی 1990 تا 1991، داگیرکردنی کوێیت لەلایەن ڕژێمی سەدامەوە، جەنگی سێمی کەندا و ڕۆسی ئازادی عێراق، جەنگی چوارەمیش ئەمە ئێستاە جەنگی ئیسرائیل ئەمریکا و ئێران. ئەم جەنگەی دوایی بە بەهانەی نەهێشتنی دەست بە سەرڕاگەیشتنی ئێران بە چەکی ئەتۆمی بە پێی دوایین لێدوانی وەزیری دەرەوەی سەڵتەنەی عومان لەمەڕ دانووسانەکانی ئەمریکا و ئێران لا جنێف. ئێران نەرمیەکی زۆری نواندووە لەمەڕ ڕاگررتنی پیتاندنی یۆرانیۆم لە سەروی ئاستی کەڵک لێوەرگرتنی بۆ مەبەستی ئاشتیانە و تەنانەت ڕازی بووە بەوەی تیمەکانی ئاژانسی وسەی ئەتۆم سەردانی ئێران بکەن. ئیسرائیل خەونی گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە و بە دیاریکراویش ئەوەی بە نەخشەی داود ناسراوە نیل تاوەکو فرات. ئیسرائیل ئێران بە گەورەترین بەربەز دەزانێت لە هەمبەر ئەمنی قەومی و هەروەها پراکتیزەکردنی پرۆژەکەی نیل تا فرات. بۆیە لێدان و ڕووخاندنی ئێران بۆ ئیسرائیل و ئەمریکا بووە تا ئامانج. دوای ئێرانیش تاکە دەوڵەتێک تورکیایە کە تا ڕادێک خەونی گێڕانەوەی فەرمانڕەوایی 400 ساڵی ناوچەکەی هەیە و یا بە فۆرمێکی دیکە خەون بە سەرکردایەتیکردنی وڵاتەکانی وەکو سونە مەزهەب دەبینێت. لێرە و لەوێ دەریای ڕەش، لیبیا، سووریا بەکردەی دەستێوەدان دەکا و هەنێ جاریش یاری مشک و پشیلە لەگەڵ ئەمریکا دەکات، دەکرێتە ئامانج. بەڵام ئەردۆگان بە حکمی ئەوەی کەسایەتێکی پراگماتیکیە و خاوەنی پرەنسیب و باوەڕی چەسپاو نییە و کوروتەنی لە زۆر ئاشان لێ دەدات ڕەنگە زوو فریای خۆی بکەوێت و مونەبسێنێ. زۆرێکمان پێمان وابوو ئەمریکا نایەوە ئێران بڕۆخێ و تاوەکو بەرداوام وڵاتانی کەندا و داپۆشێ و بازارێکی خۆش بێت بۆ ساختنەوەی کاڵای جەنگی ئەمریکا و ناچارکردنیان کە قەبارەیەکی گەورە و وەبەرهێنان لە ئەمریکا بکەن. بەڵام داڕشتنەوەی سەر لە نوێی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگە هەژمونی زیاتر و پاشان بەرژەوەندی و قازانجی زیاتر بۆ ئەمریکا بڕەخسێنێ. کاریگەریەکانی داخستنی گەروی هورموز چی دەبێت؟ ئەمە ناونیشانی بابەتێکە لە راپۆرتی هاوڵاتیەوە وەرگیرا. زۆرترین کاریگەری لەسەر چه وڵاتێک دەبێت؟ گەروی هورموز ناوچەیەکی بچووکی 33 کیلۆمەتریە دەکەوێتە نێوان ئێران، عومان و ئیمارات. ڕێڕێوێکی باریکە کە لە 120 کۆی نەوتی جیهانی پێدا تێدەپەڕێت. ڕۆژانە 7 ملیۆن بەرمیل نەوتی 8 وڵاتی پێدا تێدەپەڕێت، لەوانە ئێران، عێراق، کوێیت، بەحرین، قەتەر، سعودیە و ئیمارات کە دەگاتە ڕێژەی لە 90 هەناردەی نەوت بۆ وڵاتانی جیهان. داخستنی گەروەکە لەلایەن ئێرانەوە زۆرترین زیان بەم وڵاتانە دەگەێنێت. هێندستان بۆ دەستخستنی نەوتی پێویست بە ڕێژەی لە 185 نەوت هاوردە دەکات کە لەو بڕە لە 160 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە وڵاتانی وەکو عێراق و سعودیە و کوێت و ئیماراتەوەیە. داخستنی گەروی هورموز واتە بە خێرایی بەرزبوونەوەی نرخەکان، پەککەوتنی پیشەسازی، بێکاریکی فراوان و داڕمانی ئابووری ئەم وڵاتە. چین بە دووەم وڵاتی زەرمەند دادەنرێت. ڕۆژانە 15 ملیۆن بەرمیل نەوت کە دەکاتە لە 140 هاوردەی وڵاتەکەی چین نەوت لە رووسیا و ناوەڕاستی ئاسیاوە وەردەگرێت. ئەوەش تەنها لە 120 وزەی پێویستی وڵاتەکە پڕدەکاتەوە. بە داخستنی گەروی هورموز زیانێکی زۆری پێدەگات. ئەگەر ئابووری چینیش کێشەی تێبکەوێت، ئەوە دەزانین کاریگەری لەسەر هەموو جیهان دەبێت. ژاپۆن دەبێتە سێیەم وڵاتی زەرمەندی داخستنی گەروەکە. ژاپۆن بە ڕێژەی لە 190 هاوردە دەکات کە لە 175 لە ڕێی گەروی هورمزەوەیە. سعودیە چوارەم وڵاتی زیان لێکەوتو دەبێت چونکە بە ڕێژەی 80 تا لە 190 نەوتی هەناردەکراوی لە ڕێگەی هورمزەوەیە. تەنها لە 110 بە دەریای سووردا ڕەوانەی وڵاتانی ئەوروپا دەکات. وێنای بکە و وڵاتێک ڕێژەی 80 تا لە 190 وزەی وڵاتەکەی لەدەست بدات چی بەسەردێت؟ پاکستان لە 190 نەوتی پێویستی لە گەروی هورمزەوە هەوردەی وڵاتەکەی دەکات. بۆیە تێکچوونی ئەو دۆخە زۆر بە خێرایی دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخ لە وڵاتەکەدا.
لەگەڵەوەشدا بەهۆی ئەوەی هەردوو حکومەتی پاکستان و ئێران هاوپەیمانن ئیسلام ئاباد لە ئێستادا لە سەدا 35 سوتەمەنی لە تارانە وەردەگرێت. لە دوای داخستنی هورمز پاکستان بۆ پڕکردنەوەی پێویستیەکانی بەتەواوی دەگەڕێتەوە بۆ ئێران. ئیماراتێکی دیکەی لە وڵاتە زیان لێکەوتوەکان کە لە سەدا 72 هەناردەکردنی لە ڕێگەی هورمزەوەی، بەڵام ئەو وڵاتە ڕێگەی جێگرەوەی هەیە و لە دوای داخستنی گەرۆکە دەتوانێت ڕێژەی لە سەدا 12 ئەو بڕە لەو ڕێگا جێگرەوەی خۆی کە هەیەی هەناردە بکات. دوای سەرجەم ئەو وڵاتانە وڵاتە ئەوروپیەکانی وەکو فەڕەنسا، ئەڵمانیا و ئیتالیا دێن کە لە سەدا 10 هاوردەی نەوتیان لەدەستداوە. بە پێی راپۆرتی ئابووری جیهانیش بەهۆی داخستنی گەروی هورمز نرخی بەرمیلێک نەوت بۆ 100 تا 150 دلار بەرز دەبێتەوە، کەواتە ئەم گەروە کە تەنها 33 کیلۆمەترە هێزی هەژاندنی تەواوی جیهانی هەیە. بۆچی خەڵکی ئێران ناڕژێنە سەر شەقامەکان سەرەڕای داوای سەرۆکەکانی وەکو ئەمریکا و ئیسرائیل؟ ئەم بابەتە لەلایەن بەهرۆز ڕەوفۆ ئامادەکراوە. یەکگرتووی نوخبەی حکوومەتی ئێران دەیان ساڵ لە دروستکردنی سیستەمێکی ئەمنی فرەچین کە بە تایبەتی بۆ پێشگرتن لە ڕووخانی داڕێژراوە، وەلێ ئەمەش وای کردووە چەندین فاکتە دروست ببێت کە سەرەڕای ناڕزایی چەندین ڕۆژەی پێشهێرشەکانی سەر وڵاتەکەیان بۆ گۆڕینی دۆخی وڵاتەکەیان لەم شەڕەدا بێدەنگن کە بریتین لە چەند خاڵێک. خاڵ یەکەم سوپای پازداران. با پێچەوانەی سوپای نەتەوەیی تەقلیدی. سوپای پازداران سوپایەکی ئیدۆلۆژیە کە ئەرکی سەرەکی پاراستنی کۆماری ئیسلامیە، هەروەها بەشێکی بەفراوان لە ئابووری ئێران لەژێر کۆنتڕۆڵیدان، واتە نوخبەکان بەشێکی بڵێن کەسی و دارایی و مانەوەیان لە بەردەوامی بوونی دەسەڵاتێکی ئێستادایە. بەسیچ ئەمە هێزێکی گەورە و خۆبەخشی نیمچە سەربازیە و لە هەموو گەڕەکۆ شوێنی کار و زانکۆدا وجودی هەیە. ئەوان تۆڕێکی چاودێری ورد و هێزێکی وەڵامدەرەوەی خێرا بۆ دەوڵەت دابین دەکەن، باشێکی سەرەکین بۆ ڕێگەنەدان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا خەڵکی وڵاتەکە بە داوا و دەستی دەرەکی بجوڵێنرێن. خاڵێکی تر ئەوانی دەیانوێت گۆڕانکاریش بێتەکایەوە زۆرجار بەشداری سەربازی ئەمریکایان ئیسرائیل وەک داگیرکردن سیر دەکەن نەک ڕزگاری. نمونەی ئەو وڵاتانەی دەوروبەر وەکو عێراق و سووریا و لیبیایان لە بەرچاوە کەچی ئەنجامێکی بێزارکەریان دروست کردووە بۆ خەڵکەکەی. نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتوو. شۆڕش بە شێوەیەکی گشتی پێویستی بە تەنها هاوکاریکی ڕاپەڕین نییە، بەڵکو پێویستی بە سەرکردایەتیەکی بەدیلی ڕوون هەیە بۆ ئەوەی لە پشتیەوە کۆ ببێتەوە. لە ئێستادا بەناو ئۆپۆزیسیۆن لە نێوان پاشایەتی خوازەکان پشتیوانی لە بنەماڵەی پەهلەوی کۆماریەکان، کەمینە نەتەوەیەکان و لایەنە چەپەکانی جۆرا و جۆردا دابەش بووە و بە ئاستێکی زۆر لاوەز لە شەقام لە دەوریان هەنم و پێیان وایە مانەوەی دەسەڵاتەکەیان بە خۆداچوونەوە و چەند گۆڕانکاریەک لە هێنانەدی گوزەران و باشترکردنی ژیانیان زۆر لەوە واوەترە کە وڵاتەکەیان بدرێتە دەستی کەسانێک کە هیچ پرۆژەیەکی نیشتیمانی لە ئەجێندایاندا نییە، بەڵکو بە پێچاوانەوە لە سێبەری دوژمنی وڵاتەکەیان داوەستاون. مێژوو نیشانی دەدات کە ڕژێم و دەسەڵاتی وەکو ئەمانە تەنها بەهۆی فشاری سەربازی دەرەکیەوە بە دەگمەن دەکەون، بەڵکو تەنها کاتێک دەڕوخێن کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بڕیار بدەن کە چیتر تەقە لە خەڵکی خۆیان ناکەن و دەچنە پاڵ داواکاریەکانیان. تا ئێستا لە ئێراندا ئەوە نەک هەلی ڕوودانی نەبووە، بەڵکو بەتوندی لە پشتی مانەوەی دەسەڵاتەکەیانەوە و لە ڕووی دارایی و ئایدۆلۆژیەوە بەسراونەتەوە بە دەسەڵاتەکەیانەوە. بۆیە لە ئێستادا هیچ حکوومەتێکی چاوەڕوان نەکراو نییە کە زۆرینەی ئێرانیەکان متمانەیان پێی هەبێت لە دوای ڕووخانی دەسەڵاتی وڵاتەکەیان جۆرێک لە سەقامگیری سیاسی و ئابووری و ئەمنی بهێنێتەکایەوە و ئارامی دوای جەنگ دروست ببێت. وەلێ هەموو ئەمانە و چەندین هۆکاری تری ورتر دەتوانن کاریگەر بن. بەڕەتکردنەوەی خواستە دەرەکیەکان و داوای سەرۆکەکانی وڵاتانی پەلاماردەر لە بەشداری پێکردنی خەڵکی وڵاتەکە بۆ ڕووخاندنی دەسەڵاتی وڵاتەکان و مانەوەی ئێستایان بە هەندێک گۆڕانکاری و کراواییەوە زۆر پێ باشتر لەوەی کە وڵاتەکان تەسلیمی تەمەحەکانی وڵاتانی پەلاماردەر بێت. بەڵێ
بینەران و گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتیینە کۆتایی ئەم بەرنامەی لێکدانەوە هەڵوێز کە چەند بابەتێکمان بۆ ئێوەی خۆشەویست ئامادەکرد و هیوادارم مەطلەی هەموو لایەکتان بوێ تا بەرنمەیەکی تر کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.